باس لە بێکاری شاراواکەین ڕەنگە بپرسی بێکاری شاراوە چییە لە ینی وەکو نمونەیەک بێنینەوە زۆر جار لە نێو فەرمانگەیەکدا لە ژوورێکدا 5 فەرمانبەر هەیە کە لە کاتێکدا یەک فەرمانبەر دەتوانێت کاری ئەو ژوورە ئەو بەشە ڕایی بکە بەڵام 5 کەس دانراون بۆ ئەم کارە چواریان بێکارن واتە ئەگەر بیر لێ بکەیتەوە بێ دانیشن چکە یەک کەسیان کارەکان ئەنجامەدا بەڵام بەگشتی و بەزانستی زیاتر ئەمە باسەکەین وەکو نمونەیەکەوە بۆ لەلاتان دواتر ئەو پسپۆڕێکە لەلامانە وەڵامەداتەوە پێناسەکەی دەکات بەڵام ئەم جۆرە بێکاریە لە جیهاندا زۆر لی دەترسرێ بە یەکێک لە مەترسیدارترین جۆرەکانی بێکاری ئەژمارەکرێ بۆچی ئەمانە دەکەینە تەوری ئەم جارە و دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری لە ئاستۆدی ڕۆژێکی نوێ بە سپاسەوە وەڵامەداتەوە دکتۆر جان بەیانیت باش زۆر پسپۆری ئابووین دکتۆر با یەکسەر بچینە چەمک و ئەو نمونەی کە باسم کرد بۆی لای خەڵکیش زیاتر ڕوون بێ بێکاری شاراوە لی مەبەست چییە؟ بەڵێ زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندە مهرەبان ئەوەی کە فەرمووتان جەنابتان زۆر دقیق و جوانە بە زمانێکی سادە ڕوونتان کردەوە فعلەن ئێمە لەم شوێنە بە نمونە پێویستیمان بە 4 کەسە بەڵام 10 کەسی تایە یەکێک لە پسپۆرە ئابووریەکان با بڵێن لە ئاستی عێراق باس لەوە ئاکا کە تقریبا لە بینی 140 بۆ 142 فەرمانبەران لە ئیش و کاروباری کتابی هینی نووسین و ئەو بابەتانە ئیشەکەن کە ئەوە زۆرینەیان ئەو کەسانە ئەچنە بواری بێکاری شارەوەی کە جەنابتان فەرمووتان واتە لێرە بە نمونە ئەوەی کە ئێمە پێویستیمان بە 4 فەرمانبەرە 4 کەسە لێرە 10 کەسی تایە ئەو 6 کەسە موچەخۆرن بەڵام فەرمانبەر نین یاخود بەرەمهێن نین ئەڵێ ئەو بەڕێزا ئەڵێ ئەو 140 زیادەن یعنی واتە ئەگەر دەریان بکەی لە ئیش و کاروبار طبعا بە عێراق بە کوردستان هیچ کاریگەری نابێڵین من کاتی خۆی لە ساڵی 2009 و بەڵێ وابزەم 2009 بوو بەحسێکم کرد لەسەر بێکاری شارەوە لە هەرێمی کوردستان لەسەر چەند وەزارەت و دائیرەیەکی خەدەمی بۆمان دەرکەوت لە 600 بێکاری شارەوە هەیە واتە تۆ جەنابەت لە شوێنێک کە پێویستی بە یەک کەسە 6 یان 7 کەسی تایە بە تایبەت لە بوارە خەدەمیەکان بە تایبەتتر لە ئاسی کوردستان لە مەکتەبەکان زیاتر لەو ئیش و کاروبارانەی کە ئیدارین وەکو ئەو بەڕێزە ئاماژەم پێکە لە خزمەتی جەنابتان بەو شێوەیە ئەکرێت ئامارێکی تایبەت هەیە ئەڵێ ئەوەی ئەگوزارە لە عێراق نۆ ئەوەندە لە عێراق نۆ ئەوەندە زیاترە لە ستاندەری نێودەوڵەتی بۆ ژمارەی فەرمانبەران لە گشتی دانیشتوان بنمونە لە ئەمریکا و باس لەوە ئەکە لە 100 دانیشتوان فەرمانبەرن بەڵام ئێمە نۆ ئەوەندەی ئەوە لە عێراق 13 ئەوەندەی ئەو ڕقەمە ئەو ژمارەیە لە کوردستان ئەڵێ ئەگەر بەپێی ژمارەکانی هەرێمی کوردستان بێ کە ڕاگەیانراوە لە 124 ئەوەندەی ئەو ڕقەمەیە ستاندەری نێودەوڵەتی واتە ئەمە هەموو چیەکە ئەمان با بەرەو بەو ئاراستەیە کە ئێمە ژمارەی فەرمانبەرەکانمان زیاتر بێ لە ستاندەری نێودەوڵەتی ئەمان با بەرەو بێکاری شاراوە ئەمان با بەرەوەی کە ئێمە فەرمانبەری زۆرمان هەبێ موچەخۆری زۆرمان هەبێ بەڵام بەرەمێنمان نەبێت ئەمە خاڵێکی زۆر کاریگەرە کەواتە ئەگەر بێکاری شاراوە لە زۆرێک لەو دەستگانەی کە هەیە لەو شوێنەی کە ئێمە تێی نیشتەجین هەبوو بوونی هەبوو چ کاریگەریەک لەسەر ئابووری ئەو وڵاتە بەجێهێڵە ڕەنگە زۆربەی زۆریان ئەگە پرسیاریان لێ بکەی بڵێ قەی چەکاخۆ حکوومەت با ئەو پارێش بدە هیچی لێکەم نابێتەوە ئەو فعلەن ئەوە زۆر ڕاستە و پرسیارە والیەکە کە خەرجیە گشتیەکان کە هەمیشە ئێمە باسەکەین موچێ فەرمانبەران و پارەی بەغا نێردرا و موچێ فەرمانبەران چۆن فریا بکەوین یان نەکەوین ئەمە والیەکە ژمارەی فەرمانبەران زۆر ئەبێ با بڵین ژماری موچەخۆران زۆر ئەبێت لەبەرەوەی زۆرینەیان وەکوتمان ڕێژەی 140ەکە موچەخۆرن کۆتاییمان ئەچن موچە وەرەگرن بەڵام حەقیقەتەن ئیش و کاروبار و ڕۆڵیان نییە لە بابەتەکە ئەم بێکاری شاراوە بە عەرەبی پێوترێ بەتاڵەی مقەنەعە ماسکی ئیشکردنی بەکارهێناوە بەستووە بەڵام حەقیقەتەن ئیش و کاروباری نییە سەیرکێ بەڕێزت لە بەردەم کۆمپیوتەرە بۆ خۆی تەسەوڕەکەی ئیشە کارمینەکە ئەگەر بچێت سەر لاپتۆپەکە یان عینەکە یاریکردنە خەریکی یاریکردن ئەمە وانیەکە ئەو پارەیە کە هی حکوومەتە دانراوە بۆ خەرجی بەکارخستن یاخود بۆ موچە لەبری ئەوەی بدرێت بە یەک کەس دوو ئەوەندە ئەبێ بۆ دوو کەسە بۆ سێ کەسە لەو ژوورە لەو شوێنە لەو دائیرەیە وەلێت کە خەرجیەکانی حکوومەت زیاد بکە داهاتەکەش تا ڕادەیەک
داهاتێکی سنووردارە بە هزار حاڵ لەگەڵ بەغای ڕێک ئەکەوین یا ناکەوین بنمونە لە ئەخیرەوە ئەبینی ئەو پارەیە کە دەست ئەکەوێ بەشی موچەی فەرمەنبەران ناکە لە کۆمەڵگەیە کە سیما یاخود دیمەنی لادێتی لەو کۆمەڵگەیە دەربکەوێ بێکاری شاراوە کەمترە چەند بەرەو پیشەسازی بڕۆی زیاتر بەرەو خەدەمات بڕۆی زیاتر دەرەکەوێ بۆ لەبەرەوە مەجای دامەزراندن و ئیشکردن لە بواری پیشەسازی لە بواری خەدەمات و بە تایبەت لە نێوان لە چوارچێوەیەکی دقیق و وەرد لە کەرتی گشتی زیاترە ئەم بابەتە ئەوەی کە لە بەغا پێوەسی فەضائی بڵێ دکتۆر گشتی دروستی کردووە یعنی ئەم مۆزعی کێستا هەیە ینی بۆی فەرمانبەری دامەوە تێنەگە ئێمەوە بەسمان لەوانە ئەمە سیستەمێکی هەڵەیە کە ئێستا جیهان هەیە اینجا ئەوەی کە سیرکە ئێستا بەڕێزت بنمونە ئوستازیان کۆمپانیەکت هەبێ پێنج شەش ئەینی فەرمانبەری ئەوێ ئەچی جەنابەت خزم و قەوم و کەس و کار هەمووی دامەزرێنی نەخێر لەبەرەوە تۆ بەڕێزت داهاتێکی تایبەتت هەیە دیاری کراوە لە چوارچێوەی ئەو داهاتە تایبەتە ئیشەکەی ئەجوڵی نای بنمونە براکەم کوڕەکەم و ئامۆزاکەم هەمووی بین بۆ کۆمپانیەکە ئەگەر شارەزا بن و باش بن ئەوە خۆی گەورە فەرمێ الأقربون ئەولە بالمعروف با بێن بەڵام الأقربون ئەوانەی کە بەتوانە و ئیمکانیەت و لێهاتوون ئەوەی نەخێر لەو ئاستە و لەو توانە ئیمکانێتیان نییە نەخێر بادانە مزرێ بەڵام حەقیقەتەن ئەو دراسی کە من کردم 2009 تازەم کردەوە 2011 تا ئێستا با دەراسێکی تر بکەم بزان لە هەرمی کوردستان ئێستا ڕێژەی بێکاری شارەوەکە گەشتووەتە چەند من تەسەوڕەکەم زیاتر بێنەوە لە 2006 کردت 2009 لە 600 بوو لە هەر ژوورێ کردەوە بەڵێ یانزە کەمی کردبوو لە هین بۆ لەبەرەوەی هەرمی کوردستان لە گەشەکردن بوو ئابوووریەکەی فراوان ئەبووین بوو تا 2013 پێش 2014 پێویستیمان بە هێزی کاری زیاتر ئەو بابەتانە وردەوردە کەمی کرد بۆ لەبەرەوە ئەو کەسانی کە بێکاری شاراوە بوون پێویستیمان پێبوو یعنی تۆ بەڕێزت لە مەکتب پێویستی بە مەکتەبێکی زیاترت کرد دروست کرد پێویستی بە مامۆستایەکی زیاترە ئەوانە حەقیقیەن ڕاستیەن نەخۆشخانەیەکت کرد پێویستی بە پزیشکێکی زیاترە بەڵام هەمان نەخۆشخانە 100 پزیشکێکی تر لەوێ دامەزرێنی ئەوە ئەچێتە بێکاری شاراوە ئەو ئامارێکە ئەڵێ لە 600 بووە ئەگەر لە ژوورێکە نمونەی ژوورێک بێنیتەوە ینی 6 کەس ئیشەکە لەوێ بەڵێ بەتەکید ینی ئیشەکە خۆی بە یەک کەس ئەڕوا ڕای ئەکرێ بەڵام تۆ بەڕێزت حوتت دامەزراندووە لەوێ ئەمە لا وەکو ئەرزی بەڕێستانم کرد لە بواری خەدەمات و پیشەسازی زیاتر دەرەکەوێ بۆ لەبەرەوەی مەجای دامەزراندنی زیاتری تایە لە لادیەکان لەبەر و تۆ بەڕێزت دیارە ئەو چێلگەیە پێویستی بە دوو کەسە ناچی حوت کەسی بۆ بێنی چێلگەکەی خۆتە وەکو چۆن وتمان کۆمپانیەکی تایبەت هی خۆمە چۆن ناچم دەستی کاری زیاتر لە پێویست خەمە و شوێنە و چێلگەی ئیش بکەن من لە کۆتایی مانگ بە نمونە پێویستیم بە دوو کەسە 400 یان 500 هەزاریان ئەدەمێ خواتان لەگەڵ لەشتان ساغ بێ بۆ حساباتی ئەو مانگە پێویستیم بە دوو کەسیان سێ کەس ناچم حوت دوو کار بێنم دکتۆر هیرەوەیە بە مەترسیداترین جۆری بواری ئابووریدان و بێکاریدان ئێستا ئامار تازەترین ئامار هەڵە عێراق نزیک دەبێتەوە لە 124 ڕێژەی بێکاری ڕێژەیەکمانەیە هەژاریش بە هەمان شێوە هەژاری ئەوەیە کە مرۆڤەکە ڕۆژانە 3000 دیناری دەست ناکەوێت پێم وابێ ئەگەر هەڵە نەبم بۆ خواردن و ژەمەکانی ئەوەی تر بێکارە ئەوە ئامارێکە سابتە لە بینی 1500 بۆ 3000 وانە ئەمەی کەتر بێکاری شاراوایە لەو مەترسیدارترە دڵنیا بە جەنابەت لەوە زۆر مەترسیدارترە بۆ لەبەرەوەی ئەو کەسێک کە چێتە بێکاری شاراوە کاریگەریەکی نەرێنیە بێ لەسەر ئەو کەسەشە بۆ لەبەر ئەوەی ئەو بە حاڵ 2500 یان 3000 دینارەکەی دەست ئەکەوێ یان دەست ناکەوێ ئەم کەسە دێت لەو 2500 3000 بەشدار ئەبێ لەبەرەوە 500 هزار دینارێکی وەرگرت ئەوە بەقەت پشکەکەی خۆی لە داهاتە گشتیەکە کەمە کاتەوە و اینجا طبعا یەک کەس و دوو کەس نییە هەزاران کەسن واتە وەرە حسابی هەزاران کەس بکە هەمووی 500 هزار دینار ئەگەر زیاتر نەبێ طبعا ئەگەر بێنە سەر ڕاوێژکار پۆستی تایبەت پلەوینی تایبەتمان هەیە ئەو کاریگەری زیاتری ئەبێ بۆ لەبەرەوە ئەو 1 ملیۆن و 2 ملیۆن و 3 ملیۆن وەرەگرێ ئەوە کاریگەری لەسەر 4-5 کەس ئەبێ نەک لەسەر یەک کەس بە تاکیدەوە قورساییەکی زۆر خاتە سەر شانی حکوومەت ئەبێ لە هەمیشەی مەوتومانە وەکو کەسانێک کە لە ئابووری تۆزێک تێگەشتوین باسی ئەومان کردووە کە حکوومەت لەگەڵ
کەرتی تایبەتە بەڕێکەوتنێکی تایبەت ئەو کەسانی کە زیادەن یان یەکەم جار هەنگاوی یەکەم ئەو کەسانی کە زیادەن لە شوێنی زیادە بیان گوازێتەوە بۆ شوێنە کە پێویستن بەڵێ ئیتر بە هەمان امتیازات بێ بە شتێکی تر بێ کەمتر زیاتر ئەوە بابەتێکی ترە بەڵام نەخشەی دامەزراندن و خەریتەی ئیشکردنی خەڵک بە گشتی حکوومەت تەسەوری گشتی هەیە لە ئابووری پێوترێ ماکرۆ گشتیە تەسەورەکە تەماشای ئەم خەریتەیەکە لێرە قەرەباڵقێکی زۆر هەیە هەڵیان بگرە بیان گوازەوە بیان شوێنێکی تر کە بەتاڵی تایە پێویستیم بە هێزی کارە لەوێ بەو شێوەیە ئاستی بەرهەمداری زیادەکە ئەو کەسی کە لەوێ بێکارە قاچە سەر قاچدانەوە دانیشتووە و بۆ خۆی سێری ئەتەرنێتەکە نازم فەیسبووکە کاشت بیان گوازەوە بۆ شوێنێکی تر کە پێویستیمان بە ڕاژەیانە معنەی ئەوەیە بەو شێوەیە حەلە بێ ئەوە یەک دوو ئەکرێ کە ئەوەش تەواو بوو بەشێک لەو کەسانێک کە لە بێکاری شاراوان ڕێژەکەی کەم کردەوە بچم لەگەڵ کەرتی تایبەت بە ئارزووی مۆزەفەکە خۆی بۆ ئەوی نەبێتە شتێکی ئیجباری بێت بەڕێزان ئێوە ڕاژەکەتان و ڕێژەکەتان با بڵێ لە بێکاری شارەوە زۆر ڕاژەکەتانە گوازینەوە بۆ هەندێک کەرتی تایبەت کە پێویستیان بە پسپۆری جەنابتانە بەم امتیازاتانە قبولەکەن من تەسەورەکەم زۆر لە فەرمانبەران قبول بکەن بۆ لەبەرەوەی ئێمە بینین ئێستا وەزعی موچەی کەرتی گشتی چۆنیە بۆیە ئەکرێ زۆر بە ئاسایی ئەوەش لە ڕێگەی ئەو هەنگاوی دووەمە چارەسەر بکرێت بەڵێ کاتە ئەمە چارەسەرەکان بۆ شێوازە کە ئێستا ئاماژەت پێکرد ئەوەندە ئاسانە کە وردە دەست پێ بکرێت لە هەر شوێنێک بە زۆرەوە کێشێکی زۆر گەورەیە جگە لەوەش ئەکرێ ئێمە بواری پێشکەشکردنی خەدەمات زیاد بکەین دیسان ئەوەش قورسایەکەوێتە سەرشانی حکوومەت تۆ بەڕێزت هەندێک لە بوارەکان پێویستی بە خەدەماتێکی زیاترە خەڵکێکی دامەزرا و لەو شوێنانە کە وتمان قەرەباڵغی و ئیزدیحام هەیە ئیتر سیارە یاخود خەڵک ناڕوە بەم شێوەیە ئەگەر دامەزراندنیش لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆری بڵێ بەس دامەزراندنەکە زیاد بکە بە پێی پێویست یعنی تۆ جەنابەت معقول نییە لەم شوێنە پێویستی بە 5 بەڕێزە حەوت بەس دکتۆر هەتاوەکو ئەو مەوزوعە چارەسەر نەکرێت یعنی ئەگەر دامەزرانی زیاتر بکرێت نابێتە هۆی ئەوەی کە بێکاری زیاتر بۆیە ئەبێ فەرمانگەی حکومی پێویست زیاد بکرێ بۆ پێشکەشکردنی خەدەمات اینجا ئەو خەڵکە زیادەیە بیان گوازیتە بۆ شوێنە نەخەڵکی تازە دامەزرێن دکتۆرێمە پلانمان نییەوە ئاوهاییان چییە مە پەیوەندی بە چیەوە من هەمیشە وتومە ئەوەی کە فەرموون جەنابتان ینی با قسەیەکیش بکەین دەردڵی یان ئیشی فەرمانگەکان لەگەڵەوە پڕ ڕێزماندا ئیشێکی ئەوتۆ نییە بۆچی وایە ئێستا ڕەنگە پرسیاری خەڵک بڵێ لێ فەرمانبەرە کاچێتە نێو فەرمانگەیەکەوە چی دەکات بۆ ماوەی ئەو هەشکاش بکە لە نێو فەرمانگەکەیدا بەرهەمەکەی چییە لێکێک لە ئامارەکان کە بڵاو کراوەتەوە ئەڵێ لە ئاستی عێراق دیسان لە 7 ساعتی ئیشکردنەکە بەدەر لە ساعتی ئیستراحەکە ڕێژەکە تقریبا چارەک ساعتێک بەرهەمداری هەیە چارەک ساعت تەسەوەرەکە جەنابەت ستاندەرە بێت تۆ بەڕێزی ساعتەکان هەموو ئیش ساعتەکەش ئیش بکرێت بەڵێ بۆیە لێرە تەمەن ئەو ڕستەشە دانراوە بۆ ئەوەی ئینسان استراحەت بکات پشوویەک بدات و اینجا بگەرتەوە بۆ ئیشەکەی خۆی تۆ بەڕێزت کارساتە لە 7 ساعت چارەک ساعتی ئیش بکرێت ئەوە معنەیە ئەوەیە کە چەند خەڵکیکی زۆرت هەیە دامەزراوە بەو چارەک ساعتە ئەوە جارێکی تر فشارێکی ترە خاتە سەر حکوومەت بۆ موچە بۆ خەرجیەکان و بەرهەمیان نییە باشە دکتۆر بۆ حەلی ئەم بابەتە باس لە بابەتی کەرتی تایبەت کرد حەلی سەحریمان ئەبێت پێویست باشە حەلی سەحریمان هیچ پێویستە بەڵام بەدیل و سەرەتاکە ئەوەیە تۆ کەرتی تایبەت وا لێ بکەی ناچاری بکەی بەشێک بێت لە کەمکردنەوەی ئەم ڕێژی بەتاڵی کێسا بۆ ناچاری کە ئوستاز ئاری بۆچی وەرە بەڕێزت چۆن ئێستا حکوومەتی هەرێم نەخشەی وەبەرهێنانی ڕاگەیاندووە با پسپۆران دانیشن بیر بکەنەوە لەکوێ وەبەرهێنان هەیە هەلی وەبەرهێنان کە لە هەرێمی کوردستان زۆرەوە بە تایبەت لە کەرتی کشت و کاڵ ئەو بەڕێزانە کە لەوێن کە حەزەکەن لە دابمەزرێن بێکارەکان نەک بێکاری شارەوە ئەو کەسانە کە لە بێکاری شاراوەن چەند شوێنێک دابمەزرێنە لە دروست بکە کارگەیە ئیتر دەوائری خەدەمیە لە کۆمپانیەکانە لە کەرتی تایبەت لەو بواری وەبەرهێنان دابمەزرێنە بۆ ئەوەی ئەو کەسانی کە لەوێن وەکوتمان بیان گوازنەوە بۆ مەبەستم لە ناچارکردنی کۆمپانیەکانەوەی لەبەری کرێکارێک لە دەرەوە بهێنێت تۆ ئەم بێکاری پێ حەلبکە لێرە هاوشێوەی چیە ئەوسازاری سەریکە هاوشێوەی چییە تەمامەن
ئەوەیە تۆ بەڕێزت لە کێڵگەیەک تەماتەی کوردەواری کوردستانی خۆمان هەیە کیلۆی بە 1500 ئەو ئەچێت تەماتەی ئێرانیێنێ بە 250 کام ئێمە کاممان کام بەرهەم ئەکڕیت 250 ئەمیش دەستی کار وایە مەبەستم وەکو نمونەیەکی سادە بۆ جەنابتان بکەم ئەگەنە دەستی کار وەکو تەماتانی من مەبەستم نمونەکە ئەو کەسە دێت ئامادەیە لای بەڕێزت ئیش بکە بە 300 دلار گەنجی خۆمان ئامادەیە مانگێک بە 300 دلار ئیش بکە ئەگەر هاوسەری هەبێ کرێکی بێ نەوتە گازە ئیتر خەرجەکانی گواستنەوەی ڕۆشتن و گەڕانەوە بۆ دائێرە بۆ شەریکە خواردەمەنیە جلوبەرگ ئەو بابەتانە بە 300 دلار و لەم ئاستی نرخی کە ئێستا هەیە لە بازارەکان یاریمی کوردستان 300 دلار فرێ هیچ ناکەوێ ئەوەی کە فەرمووتان جەنابتان 2500 و 3000 دینارەکە لە ئاستی هەژارێکە کە ڕاگەاندراوە لە ئاستی عێراق و کوردستانیش هەر لەوە کەمتر ئەبێ بۆیە بە تەکید ئەو کەسا وەکو خاوەنکار مافی خۆیە ئەچێ دەستی کاری بیانی ئێنێ خزمەتم ئەکا پاسەوانیشم بۆ ئەکا لەناو کارگەکەم لەوێ ئەخەوێ بە 300 دلار اینجا ئەو 300 دلارە کە ئێمە بە 1000 شەڕکردن لەگەڵ فرۆشتنی نەوت و بەغاوەوە دەستمان ئەکەوێ ئیگەنە دەستی ئەو کەسەکە لە دەرەوە هاتووە ئەوش ئەینێر بۆ وڵاتەکەی خۆی من بیستومە لە هەندێک لە وڵاتە ئاسیەویەکان بە 3000 و 4000 دلار ئەو کەسانەی دەستی کار لێرە بیانی ئیشەکەن ئەتوانن خانوو بکڕن بۆیە لێرە بە تەکید من وەکو خاوەنکار حەقی خۆمە دەستی کاری هەرزار نەخەمەکان بۆ بچم گەنجی کوردستانی خۆم بێنم بە 500 دلار 600 دلار ئیش بکات لێرە کێشەکەمان ئەوەیە کە ئێمە اختصاسمان نییە پسپۆریمان نییە لە بوارەکە چەند بەپێی یەکی لە بنەما گرنگەکانی ئاینی ئازانستی ئابووری چەند پسپۆریت هەبێ لە بەرهەمهێنانی بابەتێک ئەوەندە تێکچووی ئەو بابەتە دائەبەزێ باشە من پسپۆری لە چیم هەیە ئێستا بنمونە لە پەتاتەیە لە خوا بە زیاد بێ لە گەنمە و بابەتانە ئێستا وردە باستەوە ئەکەن ئەبینن جنابتان هەمیشە من باسی کردی کشت و کاڵەکەم لەبەر ئەوەی ئاسایشی ئابووری هەرێمی کوردستان بەستراوە بە ئاسایشی خۆراک کە کردی کشت و کاڵە کە کۆلێجی کاڵە ئێمە بۆ لەبەروی اقتصادێکی ڕێعیت هەیە مڵکانەیە قاچ لەسەر خەت قاچ دانیشتووی شاشەشێکی گەورەت هەیە بۆ خۆت کەناڵەکان ئەگۆڕی پارێکی ئاسایی دەست ئەکەوێ بێ ماندوو بوون بۆ بچم خەریکین بم ئێمە خۆمان 1 ملیۆن دلارت پێ بێ جەنابەت 1 ملیۆن دلارەکە کە بە ئاسایی دەستمان ئەکەوێ بیخینە پرۆژەیەکەوە دوای 6-7 ساڵ پارەکەم بۆ بگەڕێتەوە یان بچم لە ڕێکەوتنێکی بازرگانی لەگەڵ ئێرانە کۆمەڵێک شت بێنم لە ماوەی 2 هەفتە ئەو 1 ملیۆن دلارە بابەتم هێناوە بیفرۆشم 250-300 هزار دلار خەمە گیرفان وەچمەوە بۆ سەرکردنی کەناڵەکە و تلڤیزیۆنە گەورەکەی خۆم باشە دکتۆر یەکێکی تر لە گرفتەکانی کە لە ڕەنگە لە دامەزراوەکانە هەبێ ئەوە بێ کە زۆرێک لەو کارمەندانی کە لەوێ دەوام ئەکەن ڕەنگە بەپێی دامەزراندنەکەیان بەپێی پسپۆریەکەی خۆیان نەبێت ڕەنگە بە پێچەوانەوە هەبێ بنمونە ئەگەر باسی دائیرەیەک بکەین کە تایبەت بێ با قشت و کاڵ ڕەنگە کۆمەڵێک لە کەسانی تیا دامەزران بێ بنمونە ڕەنگە لە ڕاگەاندنا بۆ نمونە شارەزاییان هەبێ ئەم بە پێچەوانەشەوە ئاڵوگۆڕکردنی ئەم مۆزەفانە یاخود ئەم کارمەندانە هەر یەکە بۆ ئەوی بخرێتەوە شوێنەکەی خۆی لەو پسپۆریا کار بکە کە پسپۆری خۆیەتی یەکێکاری شارەوەیەوە کە ئەرزی بەڕێستانم کرد من لە شوێنی قەرەباڵغیم هەیە بێکاری شارەوەم هەیە لە شوێنێکی تر پێویستیم بە دەستی کارە بە مامۆستایە بە نازەم چییە ئەیان گۆزمە بۆ شوێنە من مامۆستام من تەلەبەی خۆم هەبوو تەخەرجی کردووە لە ئابووری لەبەرەوەی زمانی ئینگلیزیەکەی باش بوو دامەزراوەکو مامۆستا ئینگلیزیەوە کار ساتە تۆ ئۆکەی ئینگلیزیەکی زۆر باشە دەستی خۆش بێ زۆر باشە بەس ئەو قساسەکەی ئابووریە یان ئابووریە و دامەزراوە بە مامۆستای وەرزش چۆنە بێشتیوە ئەوە بێکاری شارەوەیە بەڕاستی کێشێکی زۆر گەورەیە یعنی ئەوە تۆ جەنابەت لەگەڵ چینی خوێنەوارە ئەو کێشە دروست ببێ ئەی لەگەڵ کەسانی تر چۆنیە بێ بۆیە لێرە زۆر گرنگە ئەوەی کە فەرمووتان ئەوە کلیلی چارەسەرکردنی کێشەی بێکاری شارەوەیە هەنگاوی یەکەم ئەوە بکەیت نەخشەی دەستی کار و دامەزراوەکان و ئەوانەی کە دامەزراون ئەهێنی سەیری دامەزراوەکانی هەرێمی کوردستان حکوومەت لەکوێ وەکووتمان من ناوێنم قەرەباڵغی دروست بووە بۆ بێکاری شارەوەیە سەیری دەوایرەکانی تر ئەەکەم داوای ئێستا بەڕێزانە ئەنجومەنی وەزیران دەست بکەن بە ئەوە لەکوێ لە کام دائێرە پێویستیمان بەدەستی کارە لە کام دائێرە بە پێی هەیکەلی پەیکەری وەزیفی ئەو شوێنە پێویستی نووسراوە پێویستیم بە 15 کەسە 35 کەسیرەیە ئەو زیادانە کێن نەک ناو
لە چ بوارێکی ئیشەکەن مهم نییە بەرامەوە ناوەکە بۆ ئەوەی وانەوت لە دوژی فلانە و دوژی فلتانە نەخێر پلەی وەزیفیەکە یاخود شوێنەکەم پسپۆرێکم پێ بڵێ ئەیان گوازمەوە بۆ شوێنێکی تر کە پێویستم پێیانە اینجا دوایەوە دەسەکەم ئەگەر ئەوە چارەسەری هەموو کێشێ بێکاری شارەوە نەکرد ئەو کاتە بەرەو چیە چم بەرەو هەنگاوی دووەم کە ڕێکەوتنە لەگەڵ کەرتی تایبەت لە نێوان دوو کەوانە کشت و کار. دکتۆر دوایین شتێک کە باسمان لە حەلەکان کرد ئەمە کەرتی تایبەتە ئەمە زۆر جار هەندێک لە هۆکارەکانی بێکاری شاراوە لە کوردستاندا ئەگەڕێنەوە بۆ نەبوونی ئەو ژێرخان و پلانەی کە هەیە لە دامەزراندن تەنانە لە خوێنکار لە زانکۆشدا ئەو ژمارە زۆر و لێشاوی کرد زانکۆ وەری دەگرێت ئەڵەن خۆم هەموو خوێنکارە وەرەگیرە خۆ بینایەکی زانکۆی تازەمان دروست نەکرا ڕاست ئێستا کەمپینۆی زانکۆی سلێمانی کەمێکم چارەسەری ئەم کێشەی چارەسەر کردووە ئەوەش بۆ خۆی لە بنەڕە تا پلانی بنەڕەتیش پێویست نییە بۆ گۆڕینیانمانە دوجار هێزی کار نەیانقیتە بازاڕەوە طبعا یعنی من ساڵێک لە ساڵەکان دەرسم وتەوەلەیەکی لە کۆلێجەکان باناوی نەهێنم بۆی نەبێتین ژمارەی ئەو کەسانە کە دەرچووی ئەو یاخود خوێنکار لەو کۆلێجە 400 کەس بوون کە تەخەڕۆجەکان 400 لە زانکۆی سلێمانی 200 لە زانکۆی ڕاپەڕین 200 نازام لە هەولێر توێژینەوەمان هەیە چەندمان پێویستە لە بازاردا بۆی ئەوە نەبخێن ئەوە زۆر گرنگە اینجا لێرە سێرەکێ بەڕێزی خوێنکارە عزیزەکان کوڕ و کچە عزیزەکانمان کە تەخەڕۆجەکان ئەڵێ دامەزراندن نییە بەخۆشمەوە لە ساڵە 90ەکان کە تەخەڕۆجمان کردووە حکوومەت بەڵێنی نەداوە بە دامەزراندنی خەڵک حکوومەت ئەو من ئەمە پشگیری حکوومەت نییە حکوومەت هەلی خوێندن ڕەخساندووە بۆ خەڵک دەستی خۆش بێ من خوێندن تەواوەکەم دوای ئەوە حکوومەت نێوتوە من داتەمەزرێنم یەکەمەکان زۆر باشە بەڵام ئەوەش یەکەمەکان بزان چەند کەسمەیە خانشین ئەکرێ اینجا ئەوەندە کەس ئەێنم یان ئەبێ هەلی کاریان بۆ بدۆزمەوە هەلی کاری پێویست نەک بەستەنەها دۆزینەوەی هەلی کار و تەوا وڵی داینە مەزرێنم بۆی لێر ئەوە زۆر زۆر گرنگە سێرەکەی جەنابەت بنمونە لە بواری زانستە مرۆڤایەتیەکان ئەوانە کەینن با بڵێن ئینسانیەکانن خوێندنی زۆر هەیە خوێنکاری زۆرمان هەیە بەڵام ئەگەر بچینە سەر ئەوانەی کە پراکتیک و تەطبیقان پیور زانستین طبیە ژمارەی وەرگیراوان کەمترە بۆ لەبەرەوەی حکوومەت لێرە پلانێکی توکمەی هەیە توکمەیەکە ئەوەندە نەخۆشخانم هەیە ئەوەندە پزیشکم پێویستە ئەوان باشترن لەو بوارە بەڵام ئەگەر بیتە سەر زانستە ئیسلامیەکان ئابووریە کارگێڕیە بوارەکانی ترە سیرەکەی حکوومەت هەری خوێندنی ڕخساندووە بەڵام دوای کە دەرەچێت تەخەڕوجەکە ئەڵێ وەڵی من ئەگەڕم بە دوای دامەزراندن حکوومەت من دانامەزرێنێ ئەوە ئەرکی سارشانی حکوومەت نییە بەڕاستی لێرە ئەبێ پلانێک یعنی پلانێکی تۆکمە پلانێکی من ناڵم پلان نییە هەمیشە من بڕوان بەوەیە کە تا ڕادەیەک ئەگەر هەبێت لاوازە لەو بوارە پلانەکە بەڵام لەو ئاستی پێویست نییە پلانێکی تۆکمە پلانێکی بەهێزدا بنرێت وەکو بەڕێستا فەرمووتان هێزی کاری پێویست چەنە لە بازار ئەو جۆرە هێزی کارە اختصاسەکە هەیە لە زانکۆکان ئەگەر نییە اختصاسێکی تازە پێویستە اختصاسێکی تازە دروستەکەم بەشێکی تازە و ئەوانەی ترکە نیین کەمیانەکەمەوە ژمارەی ئێمە لە بەشی ئابووری بنمونە بەشی ئابووری ئێمە داوای چ کەسەکەین حکوومەت لە ناوچاریە 120 کەسمان بۆ ئەنێرە 120 خوێنکارمان بۆ ئەنێرێ باشە بۆ واکەی ئەگەر ئەوانەکە حکوومەت ئەوە کوڕ و کچە ئازیزەکانمانە چەند دەسەکەن بەمانگرتن باشە حکوومەت وەریان ئەگرێ دوای و کە تەخەڕوجەکان دیسان دەسەکەن بەمانگرتن ئەمە لێرە پشگیری حکوومەت نییە من وەکو کەسێک لە بواری ئابووریەکە باسی خەرجی و داهاتان بۆ ئەەکەم ئەمە حەقیقەتە ڕاست دەستە خۆش